کوردانی تاراگە هەستاون بە کۆکردنی کۆمەشی خێرخوازی ئەمەش یەکەم جارە نییە کە بۆ نەخۆشخانەی هیوان دابین کردووە بۆ چەندەها قڕەت ئەو کاریان گیانەوە دەست نەخۆشخانەی هیوەوە جایدن ئەو کاریشان گیانەوە دەست کوردانی ئەو ئاوارانی کە لە فەڕەنسا لە کاڵاز بوونە جەماعەتی میدز بە کاگە نۆر و ئەوان ئێمە دەستخۆشییان لەکەین و هیوای لە ساقییان بۆ خوازیین و هیوادارین بێ بەشیان نەکەن هی نەخۆشخانەی هیوە و دامیخوا کۆمەک نێرم وێرە و دووبارە دەستخۆشی بۆ برادرانی میدزبڕە کە هاوکاریان گیانتۆ نەخۆشخانەی هیوە کۆمەکەکانیان لە شێوەی کڕینی دەرمان بۆ نەخۆشخانەی هیوە ئەدەنێرن زۆر سپاسیانەکەین ئەوەی کە من ئاگادارم ئەم جارە نزیکی بای 6,000 دلار دەرمانیان کڕی بۆ نەخۆشخانەی هیوە ئەویش هەمووی لە ڕێگەی خۆیانە ئەو کوردانەی کە یەکتر ئەناسن کۆمەڵە کوردی دڵسۆز لەوێ ئەم دەرمانانە دەرمانی زۆر سادەن با بڵین کاڵمەقسەدم سادە چییە ئەو دەرمانانن کە ڕۆژانە سەرفە بێ لە نەخۆشخانەی هیوا وەکو مەسەلەن بۆ منۆکو دەرمانی پاراستۆڵ وەکو ئەنتیبایەتیک وەکو هەندێشتی تر کە زۆر شتی پێویستین ڕۆژانە زەڕورن ئێمە پێی بەداخۆ هەندێک جار بەهۆی ژمارەی زۆری نەخۆشەوە کە لە پارێزگاکانی تریشۆ ڕۆکەنە نەخۆشخانەی هیوا